بەردانەوەی ئەماوە لەم فەسڵی گەرمایە بچێ بۆ پارێزگای هەڵەبجە و چ بۆ ئەو ڕێڕەوەی کە ڕووباری سیروانی پیاتێپەڕە بێ کاریگەری ئەرێنی لەسەر هەر هەموو سێکتەرەکانی پرۆژەکانی ئاو ئاژەڵداری ماسی لەسەر هەمویانە بێت. دیارە ڕووباری سیروان هەتا ئاوی زیایی پیاتێپەڕ بێ و هەتا ئاوی زیادی تا بێ گرنتیەکە بۆ پرۆژەی ئاوی هەڵەبجە سیروان سێ سادق. بەڵام لەم کاتەیە و ئەم بەردانەوە بۆ ئێمە وەکو ئەوەی کە سوودمان لێ وەرگرتی بێ سوودمان لێ وەرنەگرتووە لەبەرەوە ئێمە کێشەیەکمان هەبوو لە وەرگری نزمە ئەوایە ئاو لە 465 مەتر لەو مستەوادا نەبەزێ بەڵام هاتە 463 لە مانگی شەشە ئێمە لە مانگی پێنجۆ کارمان کرد لەسەر ئەو دەرگایی کە نەکراوەتەوە چەند ساڵە قڕولیتی لە بەردەما کۆبۆتۆ لەبەرەوەی بتوانین ئاوی هەڵەبجە و سیروان و سێ ساغ دابین بکەین. ئێستا ئەم ئاوە کە هاتووە و بەردراوەتەوە وەکو پێم وتی لەسەر هەموو ئەو سێکترانەی لە مەساری ڕووبارەکان و لەسەر دەریاچەکان لەسەر هەمووی کاریگەری ئەرێنی هەیە بەڵام ئەم هەفتاوە بەردراوەتەوە و ئێمە ئیسفادەمان لێ کردی بێت و ئەگەر ئەمە نەبووە ئێمە نەمانتوانی ئەو دابینکەین بۆ شەوە نییە ئێمە پێشترەوە کێشەی هەبوو خۆمان وەستافی تەکنیکی پرۆژەکە هەلمان کرد. ئەوەی بەڕێوەبەرایەتی بەنداوی دووکان بڵاوی کردوەوە کاگ دەربەنی خان کاگ ڕەحمان خانی ئەم ماوەی کە ئێستا بەردراوەتەوە لە چرکێکە دەمەتر سێجا ئاویێت بۆ دەقەیەک 3600 مەتر کەواتە کەمێتێکی زۆرە بڕێکی زۆر ئاو بەردێتەوە ئەم بۆ دەقەیەک 3600 مەتر بێ 6 ساعدا بەر بدرێتەوە کەمێتەکە زۆر زۆرە ینی ئیسفادەیەکی زۆری هەیە لە فەسڵێکی گەرماین ئێسا کە ناوەڕاستی هاوینە و کێشەی گەورەی کەم ئاوی هەیە کاریگەریکی زۆری هەیە بە گوێرەی ئەوەش کە بەڕێوەبەراتی بەنداوی دەربەنی خان بڵاویان کردوەوە کەمێتێکی ئاوی باشە ئاگادارێنین چۆن بەردراوەتەوە تاکەی بەردەوامە بێت هیچ زانێرێکمان نیە لەسەری ئەو ئەنجومەنی ئەو گوندانەی کە لەو ناوچان سەردانی بەڕێز پارێزگای هەڵەبجەیان کردبوو یا داشتێکیان یا بوو پێیان واژۆ و مۆری 15 ئەنجومەنی لەسەر بوو ئەوان هاتنە لای ئێمە ژەوەی کە جەنابوو ئێساوتە ئەو ماڵانەی کە لەسەر ئاوی ئەحمەداوە هەڵەبجە ئێساتە ئاوەرەگرن و تاکە سەرچاوی ئەویانەوەیە نارمانەوە بۆ پارێزگای هەڵەبجە کە ئێسا 9000 ماڵ سود لە ئاوی ئەحماوە وەرەگرێ بە هەر شێوەیەک دەستکاری ئەو بۆریە بکرێت کێشێکی گەورە لە ناو شاری هەڵەبجە دروستە بێت. وەگەر بەردەوام بێ سوودی هەیە نابێ ئاوەکە پاکترە قوڵایی زیاترە بێ خۆتانەزانن یانی کاریگەری حەسەن بۆ ئەو جینەوەرانە شەیە کە ناو دەریاچەکەیە